بەناوی خۆی گەورە و میهرەبان هاوڕێیان خۆشەویستانی بەڕێز بەخێر بن بە یەکێکە لە وانەکانی فێربوونی زمانی فارسی. کورتە چیرۆکی ئەمڕۆمان بە ناوی خەرید گۆڵ بەرای ڕۆژی مادەر واتە بۆ ڕۆژی دایک بۆ گۆڵ بکڕا. بەلەوە دەستێکم بەم کورتە چیرۆکە لە بیتانێتی کاناڵەکەی خۆتان سابسکرایب بکەن و هەروەها زەنگۆڵەکە ئەکتیڤ بکەن و یوتیوب بە هەناردەی نۆتیفیکیشن ئێوە ئاگادار دەکاتەوە بەو ڤیدیۆ نوێیانە کە دای دەبەزینین لە کاناڵە و هەروەها ئێوە دەتوانن ئەو ڤیدیۆ تایبەتانە کە لە کاناڵە دامانیەوە بیان بینن. مردی مقابل گۆڵفرۆشی ئیستاد. مردی پیاوێک مقابلێ لە بەرامبەرێ گۆڵفرۆشی گۆڵفرۆشیەک ئیستاد وەستاو بوو و میخواست دەستەگۆڵی بەرای مادەرش ئەو گەرەکی بوو دەستەگوڵێک بۆ دایکی کی در شهر دیگری بود سفارش دهد که لە شارێکی تر بوو بنێرێت تا بەرایش پۆست شەوە تا بینێری بۆی پۆستی بکە بۆی. وەختی ئەز گۆڵفرۆشی خارج شد کاتێک لە گۆڵفرۆشیەکە هاتە دەرەوە دختری را دید گۆڵفرۆشی دختری را دید که در کنار در نشسته بود چاوی کەوتە کچێک کە لە تەنیشتی دەرگاکە دانیشت بوو. دختری را دید کچێکی بینی که در کناره که لە تەنیشتی در نشسته بود دانیشت بوو و گریه میکرد و دەگریا. مرد نزدیک دختر رفت. پیاوەکە چوە نزیکی کچەکە و بەزوو پرسید و پرسیاری لێ کرد دختر خوب چرا گریه میکنی؟ کچە باشەکە بۆ دەگریت؟ دختر خوب کچە باشەکە چرا گریه میکنی؟ بۆچی دەگریت؟ دختر گفت کچەکە وتی میخواستم برای مادرم یک شاخ گل بخرم ولی پولم کم است. دەمەوێت لەقێکی گۆڵ بۆ دایکم بکڕم بەڵام پارەکەم کەمە پارەکەم. دختر خوب کچە باشەکە دختر گفت میخواستم برای مادرم گرک بۆ دایکم یک شاخ گل یک لقی گل بخرم بکڕم ولی بەڵام پولم کەم است پارەکەم کەمە. مرد لبخندی زد و گفت با من بیا من برای تو یک دسته گل خیلی قشنگ میخرم تا آن را به مادرت بدهی. کابرا زەردەخەنەیەکی کرد و وتی لبخندی زد زەردەخەنە با من بیا وەرە لەگەڵم بیا بێرە من برای تو من بۆ تو یک دسته گل یک دسته گلی خیلی قشنگ زۆر جوان میخرم بکڕم بود تا آن را به مادرت بدهی تا ببخشید به دایکت بدهی بیدەی پێ. وقتی از گۆڵفرۆشی خارج شد کاتێک لە گۆڵفرۆشیەکە دەرچووە دەرەوە وقتی کاتێک گۆڵفرۆشی خارج می شدند چوونە دەرەوە در حالی که دست گل را در دستش گرفته بود لە کاتێکدا کچەکە دەستە گوڵەکەی گرتبوو بە دەستیەوە لەبخەندی حاکی از خۆشحالی و رضایەت بەرلەب داشت. زەردەخەنەیەکی خۆش لەسەری ڕوخساری بوو. لەبخەندی حاکی از خۆشحالی واتە لەسەری ڕوخساری بوو ئەو زەردەخەنە و رضایەت. ئەم زەردەخەنە نیشانەی خۆشحالی و رضایەت بوو. بەرلەب داشت یعنی لەسەری دێوەکانیان بوو. مرد به دختر گفت پیاوەکە وتی وە کچەکە میخواهی تو را برسانم؟ دەتەوێت من بتگەینم؟ میخواهی دەتەوێت تو را برسانم بتگەینم؟ دختر گفت کچەکە وتی نه تا قبر مادرم راهی نیست تا گۆڕی دایکم ڕێگەیەک نییە خۆم دەڕۆم. دختر گفت وتی نه تا قبر مادرم تا گۆڕی دایکم راهی نیست ڕێگەیەک نییە. مردیگر نمیتواند چیزی بگوید. کابرا نەیەتوانی هیچی تر بڵێت. چیزی بگوید هیچی تر بڵێت. بغز گەلوویش را گرفت. ناو قوڕی گریاو بوو و دلش شکست و دڵیش گیا. تاقەت نەیابرد
بەرگری خۆی نەدەکرد، تاقەتی نەبوو، بێ گوڵفرۆشی بەرگەشت. گەڕایەوە ناو گوڵفرۆشیەکە و بەرگەشت گەڕایەوە. دەستە گوڵڕا پەس گرفت، دەستە گوڵەکەی وەرگرتە و پەس گرفت، وەرگرتە و بە 200 کیلومتر ڕانندگی کرد و 200 کیلومتر لێخۆڕی تا خودش آن را به مادرش هدیه بدهد تا خۆی بیدات بە دایکی. هاتینە کۆتایی ئەم کۆرتە چیرۆکە. هیوادارم بەدڵتان بێت، لەبیرتان نەچێت کەناڵەکەی خۆتان سابسکرایب بکەن. هەموو ڕۆژێک ڕۆژی دایکە. ئێمەش وەکو ئەوروپایەکان نەبین کە ئەوان ڕۆژی جیاوازیان هەست بەناو ڕۆژی دایک و ئەتر ساڵێ جارێ چاویان ناکەوێتە دایکیان. ئەمە باش نییە، ئیسلام وە ناڵێت پێمان. هیوادارم بەدڵتان بێت. دوو کۆرتە چیرۆکی ترتان بۆ دارم داخلی ئەم کلیپە. هیوادارم سەریان بکەن. سپاس بەوەی کە تا ئەم کاتە لەگەڵ ئێمە بوون. هەمووتان بەخوای گەورە دەست پێرم. خواتان لەگەڵ.